بوو برن بەڕێزان کێشەیەگات کوژاوی لە خۆی نازان چییە هیوادارم بتوانین بەردەوام بین تکایەگەر گوێتان لە دەنگمە یاخود هەیە لایف شتێ بنووسن ئەلو بەڕێزان هاتمەوە سەر مەریوان ئەلو وەڵڵای نازم ئەوە هاتمەوە نادمە خۆی کوژایە لە خۆی ڕۆژ نازم ببوورە مشکلێک نی هیوادارم بەردەوام بێ بە فرێدەم دوایمە ببورن بەڕێزان لەو خەلەلەیە گەیشتینە ئەوەی کەواتمان چەند حەدیثێکەیە لە کتێبی ڕۆح الئیسلام لە نووسین عەفیف طەیارە لاپەڕە 274 دەڵێت هەموو جار درۆ خراپ نییە بێگومان هەندێک حاڵەتن درۆکردن زیاتر سوودیان هەیە لە ڕازگۆیی ئەویش بە مەبەستی بەرژەوەندی گشتی بەڵێ ئەویش ببورم بەڕێزە بەڕێزان لایف هەیە ببورن بەڕێزان داوای لێبوونەکەم هەروەها پێغەمبەر دەڵێت ئەوەی لە ڕێگەی درۆوە ئاشتەوایی یان چەند کەسێک ڕێبخات لە نێوان خەڵکەکاندا ئەوە بێگومان گومڕان نییە هەر محەممەد خۆی چەندین جار درۆی کردو و باوەڕپێکراوانیشی هان داوە کە لە پێناو ئیسلامدا درۆ زۆر بە ڕاستگۆیی نەدەن بۆ نمونە کوشتنی کەعب بن ئەشرەف کەعب بن ئەشرەف کەسێک بوو لە قەبیلەی بەنی نەڵیر جوولەکە بوون ئەمە سەرۆکی قەبیلەکەش بوو هەواڵ گەیشتە محەممەد کە ئەم کەعبە لەگەڵ قوڕەیشەکانە هاوکاری هەیە و دەیانێت پێکەوە ئیش بکەن دژی محەممەد ئەویش بەڵێ ئەلو دژی هەواڵ گەیشتە محەممەد کەوا ئەم کابرا کەعب بن ئەشرەف لەگەڵ قوڕیشەکانە دەستی تێکەڵاو کرد و یانەوە پێکەوە هێرش بکەنە سەر محەممەد محەممەدیش هەر چوەنە ویستی بیکوژە بەڵام کێشەکەی لەوا بوو ئەو کابرا زۆر بەهێز بوو نەیەتوانی بۆ یەکێک خۆی تەتەوع کرد بۆ ئەو کارەش کەسێک بە ناوی محەممەد کوڕی موسەلیمە یاخو موسلیمە شتێکی ئاوا بۆ ئەم ئەرکە ئامادەی نیشاندا یەک دەقە بەڕێزان یەک دەقە ئەلو جارێک هاتمە خزمەتان ببوورە ئەوە بوو ئەو کابرایە محەممەد وتی من ئەرکەکەت بۆ جێبەجێ دەکەمە چم دەیکوژم بەس بە مەرجێک وتی مەرجەکە چی وت مەرجەکە ڕێگەم پێ بدەی بە ناوی تۆ درۆ بکەم ئەو شتی زۆر ئاسایە بڕۆ درۆ بکە کابرا خۆی گیانە کەعب محەممەد خۆی گیانە کەعب لێ خۆی وا نیشان دەکە ئەنەما ئەمیش هاوسۆزە لەگەڵ یا و ئەیانەوە پێکەوە دژی محەممەد ئیشکەن و لێ دەستی کرد بە جنێودان و زەمکردنی محەممەد کەعبیش بڕای پێ کرد ئێترە شەودرنگانێ پێوت بە کەعبی وت محەممەدی با بچینە دەرەوە پیاسەیە بکەین کە چوون پیاسەیان کرد لێوەیەتر لە تاریکیان فرسەتی لێ هێنا و کوشتی ئەمە یەکەنە دووهەم
كشتنين شعبان بن خالد الهذلية أمش بهمان شيوا أم شعبانش ألين هزيكي كو كردوتو بوي بيت لا محمد بدات محمد يزور ليدا ترساكا وشونك بهز بون لبرو كسيكي نارت كساكا بوي بيكوجيت أوش كيبو هين بو عبد الله كوري أنيس بو خلطاني عبد الله وتي من لخالي خزاعم وهاتم لقلتا مدجي محمد خسب كين أو كوا إتر محمد هين عبد الله لقال كعب أتشنا لقال هين ببنا شعبان زور داعي يقول لقى شعبان دشنا خيمكو دان شنو قساء كانوا ملاي تركي زانخ بخلق كاني ترهمون نسلنو عني كوا لقال دان شك دالشي فرصتي ليه هنا فرصتي ليه أي كوجت شون كوشتنيك سري دبره كسري دبرت أي بابو محمد إشكال دوره ديبينه زور بيخوش حاله بيه وهاور دكات قالت أفلح الوجوه يعني أفلح الوجه يعني رويكي خوش رويكي سركوت رويكي آوا كبويا ناوتو إيش هوارك الله أفلح وجهك يا رسول الله يعني رويتو جوانترو قشتربو كاري كوامن كردوما ياخد علاميك بناوي علاميك زبان الشيخ طبري دلت محمد خوي الرقي بعمار بن يازدا كدروب كات دمك بني مغيرة ناشارا كدوق سبا محمد بولي أم كسا عمار بن ياسر دو جار دروي كرو حتى محمد جاري بيوتوتي اگر جاري كش جيرايتو ناچاريان كردي قسبه من بلوي دروب كي زور آزادي برو دروب كا كواتب مبو ما دركوه للاق اسلام الله كوادرو نابي بكري لا كش الله رقا بيدراو كان وكو خوانا هنا بوداناوه حالتيان بوداناوه حالتا كانت شين يكي لو انا الله اگر تو بيوستد كل وضعيت درباز بي آسايا دروكي ياخد لكاتك تو محرمات هي تحريم كراوتو أبي بدرو أو بكيت بي خوي بون ما بعد منيكي سادة بينه خوادني قوشتي برازنا لا إسلام حرام كراو بس الله تو بي خو بدرو بس لدلو براد بوانا بيتي ياخد لحالتك أكال أقدو زيانها بود لموقفك ويكا دو زرر هيا زركوي تر يكان بي هالبجيري يكان زرري بچوكي يكان زرري قوري تو طبعا زرر زيانه بچوكي هالبجيري درويكي بوكي بوي درباز بيت شتيكي لإسلام سواره بدرو بيالن مبدأ التقية تقية واتا هين تقوى ياخد خو باراستن تقية مبدأ تقية يعني كسي بيو خوي باريسيت لاشتي ببور وقاية وهاتو هناك تقوى لو وقاية هاتو كتو كسي خوي وقاية خوي دكا باريس غاري دك أو چن بندي كي بو داناوا كأما بس لمشيوي كوا بيشترا ماجن بيان مسلمان بوي هي دروب كات بو بارستين يعني خوي يا مسلماناني ديك بوي لزياني دور بخوتو بيان مبدأ تقية بونو مسلمان بوي هي دجي إيمانك خوي قسب كات بمرجع لدلو براي بيني وچنجاري كي جو تراوا ياخو بدرو سوين بخوات ياخو قسب خوابلا يا سجد بو غير خوابرد يا مشروب بخواتو وازلن يجو روجو بين أمانة وقتم تنها بو خو پاراستن وقاية خو پاراستن جوري كو دروي كوا هندي لمسلمانان با خوازانوي لأوروبا بو غير إسلامي دكن أوان زيادة دائم پنا بو أو بابتانا ابن يا اواتانا بن آيتي مكين كأما هالباسي آشتي وبيكوجيان وتولرانس ومشتانيكا بلام آيتا كان يتروي كوا مديني أوانا كخوي خوشان برامبين أمان همي أم آيات مكيان همي منسوخ كراو لا آيتي مكي مديني هاتو تشونا كأمان همي باسي تندو تجي وكشتنو ليدانو سربرينو أمشتانيكا گرنگ ئەوەی لا ئیسلام تۆ درۆ بکە کە چەند جارێکش دووبارەیان کە بەس لە دڵەوە بڕات پێی نەبێت تەنها بە زمان قسەکەم
بەڵام ئەگەر بێن سەیری واقع یعنی کەسێک نییە درۆ بکات و بڕای پێ چونکە درۆ عکسی ڕاستیە پێچەوانەی ڕاستیە پێچەوانەی حەقیقەتم چۆن کەسێک درۆکە حتا مناڵچکە درۆکە بڕای پێێنە تەنها بۆ دەربازوونە لە هەڵوێستێک لە مۆزوعی لە مووقیفێ لە بڕیارێ لە چی پێ سزای شتێکیاوە با ئێستا لێرە تێبگەین بزانین ئەم درۆیانە کامیان لە ئیسلامە زیاتر ڕەواجی هەیە و لە پێشەوە لە ئەم حەدیث و هینانە هەن قورئانانە ئاەت و سوورێ و چییە کامیان سزای زیاتری لەسەرەوە کامیان دۆزەخی بۆ خاونەکەی دانراوەکەوەی کە ئەڵێ پێشترەوەی کە لە درۆ بکە دۆزەخ جێگەیەتی یعنی تەناقوزێکەیە لە بینیانە لەلایەک پێت دەڵێت تۆ درۆ مەکە بە 200 ئاەت پێێتەوە درۆ مەکە بەڵام لایکە پێتەڵە نابۆت هەیە لە هەندێک حاڵەت تا درۆ بکەیترە حاڵەتە تا ڕادەیەکیش مەتاتیە یعنی نازان کامیان لەسەر حەقەنە ئەو مسلمانانێکەوە درۆ ئەکەن یاخود ئەوانەی کە نایکەن چونکە درۆ هەر درۆیە گەورە بێ یا بچووک باش یا خراپ ڕەش یا سپی یا ئەبێت ڕێگەی پێ نەدرێت یا ئەبێ ڕێگەی پێ نابێ هەم ڕێگەیشی پێ و هەم ڕێگەشی پێ نەدەی یعنی بەڕای من بە بۆچوونی من ئەم مەسلەی درۆیە ڕێگە پێدان و ڕێگە نەپێدان وەکوە لە قۆناغی بنەڕەتی خوێندکاری بنەڕەتی مامۆستاکان ئەو خوێندکارە مناڵانە فێری ئەوە بکەن شەو ڕۆژ پیان بڵێن درۆ نەکەن درۆ خراپە ئەمەی بەدوایە ئەوەی بەدوایە ئەوەی بەدوایە چێتە مێشکانە کە درۆکردن شتێکی خراپەوە بێ ڕازگۆ بین بەڵام لە پڕ مامۆستاکە نە بە ڕێزان بۆشتانای درۆ بکەن بەس ئالەم حاڵەتەوە ئالەم حاڵەتە ئەو مناڵە چۆن ئەتوانێت تەحەکوم بۆ کە ئەم حاڵەتە کامیانە ئەویکانێ یا ئەبی پێ بڵێن نەخێت درۆمەکە لە ژیان تا خراپە یا فەرم درۆکە بە ئارەسوی خۆت جا شوێنی خۆیەتی بەڕێزان ئێستاکێ من هەندێ درۆتان بۆ ئەهێنمەوە کە ئەمە کاتی خۆی من لە یوتوبەکان وەرم گرتووە هیوادارم گوێتان لێ بێ کە هەندێکی تۆمار کردووە لە یوتوب باسی درۆ ئەکا بە دەمی کەسانی ترەوە مەسا بۆ نمونەیەکێ لەو درۆانە بە زمانی هیتلەرەوە کراوە جارێک گوێی لێ ئەگرین ئەو جاکە دێین باسی ئەو مۆزوعەکەم سەرچاوەی ئەو درۆیە چییە هیوادارم گوێتان لێ بێت وقال هتلر زعيم المسلحة الألمان يوم حوصرت إحدى طوائف طلائف من قبل الجيش الروسي وأرسلوا إلى هتلر في القيادة المركزية بأن الحصار قد وقع علينا فأمدنا بالمدد قال تأسوا بالحسين وأهل بيته وأصحابه إنهم ثبتوا يوم ذاك التاريخ فاثبتوا إلى الروس وفعلا ثبتت ذكرة الألمان فانتصرت باسم الحسين بن علي بن أبي طالب بەڕێزان ئەمە یەکێکیان بوو ئەمان شیعەکان بوون کەوا وایان پیشان داوەکەوا هیتلەر کاتی خۆی یارمەتی بڵێن سوپایەکی هیتلەر لە جەنگی جیهانی دووەمە لە سۆڤێت وەزعیان زۆر خراپە بێ ئابڵوقە دەدرێن ئەوانش داوا ئەکەن لە چی پێڵێن لە هیتلەر کە ئازوقە و چەک و شتیان بوون یارمەتیان لە دەرچن لە حسارەکە لە هینەکە وەزعەکە ئەویش پیان ئەڵێت پێویست بەوە ناکایەوە دەست بگرن بە حسێن و دوعا بۆ حسێن بکەن ڕزگارتان ئەڵێ ئەوان دوعایان کرد بۆ حسێن و ڕزگاریان بوو حسارەکەیان شکان و دەرچوون ئەمە بەشێکێتی با بەشی دووەم گوێ لێ بگرین يعبر الشعب الألماني للحرب فاجتمع جمع المستشارين وقال أنا عايز مطلع للخطبة يغز الناس فكان في واحد من أصول عربية يعيش في ألمانيا وقريب من ذلك
بەڕێزانگوێتان لێبوو دوو درۆ کرا بە ناوی هیتلەرەوە یەکیان شیعەکان و ئەویان سوننەکان دیارە هیتلەر نەویست و هیچیان بێبەش بکات. من زۆر گەڕام لە گۆگڵ لە زۆر شوێن ئەرشیفی هیتلەر لە حەربی عالەمی دووهەمدا بزانم کێ بوو عەرەب لەوێ کەوا ڕایشکاری هیتلەر بوو یاخود هاوکاری هیتلەری کردبوو. لەو کاتە لە 1933 هەتاکو 1945 ئاپریل کە هیتلەر بۆ خۆی لە سەردابەکەی خۆی کوش لەگەڵ ئێڤا براونی عاشقەکەیە یەک عەرەبی بینیوە لە هەموو ژیانێ یەک عەرەب. ئەو عەرەبش کێ بوو؟ ناوی ئەمین حاج ئەمین حوسەینی کە موفتی قودس بووە لە ساڵی 1940 چوو بۆ بەرلین و هیتلەری دی وابزانام ڕسمەکانشتان دی و لەگەڵ هیتلەر شوێنە داش و لە شوێن کێش لەگەڵ سوپا حەرس هینەکەن جمهوری شتێکی ئاوە حەرس مەلیکی. ئەو کابرایش کە ڕۆیشت تەنها بۆ ئەوە بوو مەسەلەیەکی کوردیە لە دوژمنەکەم دۆستمان. ئەو کاتە وەزعی فەلەستین و ئەردەنوانە بەدەست ئینگلیزەوەیانان داگیریان کردو هیتلەر دژی ئینگلیز شەڕی دەکرد احتیادیە کەسێکی وا بانکەن و بۆی هێز و هین کۆبکەنەوە. یەکێکی کەش لەوانەی کەوا لەو کاتا کە لە ئەڵمانیا بووە کەسێک بە ناوی تەقیدین هیلالی خەڵقی مەغریب بووە. ئەم کاسە لە بەرلین لە 1940 لە بۆن 1940 دەرسی ئەدەبی عەرەبی وتوێتەوە. پاشان هاتوۆتە بەرلین لەوێ خۆی دکتۆرای لە هینا وەرگرتووە لە ئەدەبی عەرەبیە. ئەم کەسە بە هیچ جۆرە هیتلەری نەدیوە. جا بابێنە سەر مەوزوعی ئەم خیتابە و داماوی هیتلەر و داوا لە عەرەب کاکەوە سەرەتای وتارێکی بۆ بدۆزنەوە بتوانێت قسە بکە. بەڕێزان لەوانێ بزان زۆر بەتان هیتلەر یەکێ بۆ لەوانەی مەوهیبەیەک توانایەکی زۆر عەجیبی هەبوو لە خیتابدانە هەمومان دەزانین. یعنی لەو دەمەدا نە ستالین نە چەرچڵ نە ڕۆزۆفڵ نە دیگۆل هیچیان نەگەشتونەتە ئەو لە شێوازی خیتابدانە. هەر ئەمەش بۆ وای کردو کە ئەو موقعە وەربگرێت. بە جارە بە 2 سەعات 3 سەعات قسەی کردووە بەبێ ئەوەی بوەستێ بەبێ وشەکانی لێ بچێ. یعنی ئێوە تەسەورەکەن کابرایەکی ئەوە پەکی بکەوی لەسەر و سەرەتای خوتبێ چۆن دەست پێ بکە بە ئیسلام بڵێ بڵادی تواوەرە شتێکم بۆ بدەنزەوە خیتابەکەمی دەست پێ بکەم اقتربت الساعة وانشقت القمر. حتى من کاتی خۆی لە مجلێکی هەنگاریە بابەتێکم خوێندو ئەڵێ هۆکاری بوونی هیتلەر بەو موقع و گەشتنی ئەوە بووە کەوا کەسێکی لەبلەبان و زمازان و خیتاب زان بووە. ئەمەش بۆ جۆری ئەڵێ باسی کە نازانم تا چ ڕادێ ڕاستی ئەڵێ چوو بەلای دکتۆری دان چاوەڕێی کردووە لە دەرەوە کە سێرێکە گوێگا کەسێک قسەیەکە بۆ خیتاب دکتۆرەکە چ سەرسێرکە هەر ئەم هیتلەری قسەی عادی لەگە خەڵکە دوای کە بانیە کاتە ژوورە چارەسەرێکە وەرەقەیەکی بۆن سۆڵە ئێمە فڵان ڕۆژ کۆبوونەوەمانی حیزبەکان حیزبی ئیشتراکی قەومی نازی ئەڵمانی ئەچێ بووە خەریکیش بوو حتا خۆیڵە لە کتێبی کفاحیاڵە خەریک بوو نەچم بەس دوای کە ڕۆچووتە لە دکتۆرەکە بە خەڵقی ناساندو و وردەوە دەسەر کەوتو توانایەکی عەجیبی هەوە لە خیتابدانە ئەمە توانێت هینی بکەن. ئێستا وای لێ و کابرا ینی بە عەرەبی بڵادێ وەرە خیتابێکم بۆ دروستکە سەرەتایە ئەمە بەڕاستی عەقڵ قبوڵی ناکرد. دوایەوە بە چ زمانی وتی ئەڵمانیا هین عەرەبی. بابێن ئێستاکێ نمونەی دووهەم حساب بکەین. نمونەی دووهەم گوێر لە بگری لە خیتابە لای نەبوو بری لە درۆوە ئەمیکە ئەم درۆیان بە ناوی یەک دەقە بەڕێزە پێویستە شتەکان بگەڕێمەوە شوێنی خۆی. بەڵێ ئێستا ئەمان بە ناوی هینەوەیە بەرناشۆ. هەمومان بەرناشۆوە ناسین یاخود مەرچین هەمومان زۆر بەمان نەناسینەوەی کەوا لە بواری ئەدەبوانە خولیای هەیە. بەرناشۆ ئەدیبێکی ئیرلەندی و 1956 لەدایک و 1856 لەدایک 1950 کۆچی دوایی کرد. زیاتر لە بواری شانۆ ئایشێکە پتر لە 60 شانۆنامەیە قسەی زۆر جوانیە قسەکانی هەمووی منطقینەوەانە.
ئەم کابرا من چونکە هینەکەیم خەوتە سیری حیاتی یا خۆشیان نامی کەسێکی ئەتایس بوویانی هیچ بڕای بە هیچ دینێک نەبووە باشە چۆن ئەبێت ئەم کابرای بڕای بە هیچ دینێ نەبێ مەدحی محەممەد بکە جاگیۆ بکردن دوای اینجا دێنەوە سەری ئەم قسەیەش أدخل في صلب الموضوع. سأعرض فيديو كنت قد عرضته مرة أخرى في الحلقة 312. الفيديو هو عبارة عن كذبة يبدأها واحد من الشيوخ أو قناة إسلامية أو أي موقع إسلامي يتناقلها شيخ آخر عن نفس القناة أو عن نفس الشيخ ويتناقلها. الكذبة تقول أن برنارد شو قال أن محمد سيحل مشاكل العالم وهو يشرب فنجان قهوة. يعني عظمة فوق العظمة. يعني لو كان محمد الآن بلحظة فيش مشاكل في العالم. نشوف الفيديو. أما الأديب الإنجليزي الشهير برنارد شو فيقول إن العالم أحوج ما يكون إلى رجل في تفكير محمد، هذا النبي الذي لو تولى أمر العالم اليوم لوفق في حل مشكلاتنا بما يؤمن السلام والسعادة التي يرنو البشر إليها. وبرنارد شو هذا؟ سنة مثقف وعمر طويلا فوق 90، خبر الحياة وحلبها أسطرها حلوها ومرها حين قرأ ما يتعلق برسول الله وتعرف قليلا على جانب يسير من هذه العظمة التي لا يحيط بها محيط أيها الإخوة، لا تحد بحد. قال ما أحوج البشرية في هذا القرن العشرين المتصرم أيها الإخوة إلى رجل كالنبي العربي محمد بن عبد الله يحل لها مشاكلها كلها من عند آخرها وهو يحسو فنجانا من القهوة. قال في 3 ثواني هذا، دقيقة واحدة يعطيك الحل لأي شيء تريده. اسمع يا أخونا إلى قول ذلك الله الذي برنارد شو يقول لو كان محمد بن عبد الله بيننا في القرن العشرين لحل مشاكل العالم كلها ريثما يتعاطى فنجانا من القهوة. هذه شهادات الأعداء. ما أحوج البشرية إلى محمد يحل مشاكلها في 3 ثواني على رأي الشيخ عدنان إبراهيم، في دقيقة. أولا لماذا تكذبون؟ وأنا سميتها يكذبون لكي يروا محمدا جميلا. لماذا تكذبون على برنارد شو؟ أتحدى كل شيوخ الإسلام، كل شيوخ الإسلام يأتوني بكتاب لبرنارد شو أو شيء كتبه برنارد شو يقول هذا الكلام. صنعوه صنعا كذبة وكل واحد يجملها من جهة. تبدأ بها قناة إسلامية ويبدأ بها شيخ وحتى شيخ كشك والشيخ عدنان إبراهيم وكلهم يتناقلون نفس الكذبة عن فلان عن علان وهي نفس الكذبة مثلها مثل الأحاديث. طيب اعطوني مرجعا واحدا ولا تقولوا لي the genuine Islam، لأني لما بحثت عن the genuine Islam اللي بيستشهدوا بيه اعتقدت انه كتاب لبرنارد شو، طلع انه مش كتاب لبرنارد شو. ايه رأيكم؟ طلع انه مجلة إسلامية وممكن تبحثوا عنه في نيويورك بابليك لايبراري، موجود في الأرشيف أو موجودة في الأرشيف. مجلة إسلامية كانت تصدر في الثلاثينات أو في 1936 صدرت في سنغافورة إلى حد 39 عن منظمة إسلامية اسمها International Union of Islamic Propaganda. هي منظمة للبروباغندا الإسلامية أصلا. فعندما تطلب منهم المرجع يقولون لك جنون إسلام. وإيه جنون إسلام؟ مجلة إسلامية للبروباغندا الإسلامية. وكأنك سمعت برنارد شو
يقتبسونه في قناة الناس، ولما سألتهم ما هو مرجعكم من كلام برنارد شو قالوا لك قناة الرحمة. تماما مثل نفس الطريقة. هذه هي الطريقة. ونسأل الشيخ عدنان إبراهيم الذي يدعي العلم ويدعي أنه يبحث ويمحص ويعمل يعني نه بس برزان بو برزاني احتمال العربية تينقش من أو سي برزة عدنان إبراهيم وعبد الحميد كشك وقناتي رحمي حكمي إسلامي باز لو كان كوا برناشو كاتي خوي مدحي محمدي كردوه بشويك مدحك يعني أقل بالك بيايكي تشاكر أمي كردوه أوي كردوه خزمتي بشر عقل تارادي ريتيتش بس بلد هاتشي مشكلة عليه لم رجدا أوي بيوستمان بيتي بمحمد بو أوي بي لخلالي 3 ثانية دقيقة كقاو أخواته لكاتي قاو أخوة هاتشي مشكلة جهان حل بكات أخذتون بين عقلي خوت عنه مشكلة جهان جاريك مشكلة جهان شورها مشكلة سياسي اقتصادي اجتماعي صحي الناس عم تشي كام يعني حل كد شلون حل كد بتشي حل كد يعني أبي دروي بكن ترى الإنسان بالرأي بيبكى وياك بدويك شيء كان شم عبد الحميد كشك وتورك كذا وكشي بغلطه لقل عدنان دكتور عدنان إبراهيم وقناة حكمة اي باشا وكو اخ رشيد اوي كيسا جوتان لي ابو مغربي على اجر واي بوت محمد تواني كيشي بين جنكاني خوي صار سركاتا ولا جبرائيل هات خوارو ايتي بواتو تشيان لبكا اما توزي هنا عجيبه ككابرا نتواني كيشي خزانك خوي حلبكا بتواني كيشي همو جيهان حلبكا صار سركا راسكي زورن اواني كوا باس لو جورا بهالبسراوان كان من انا بهالبسراوان شو راسي كيت يعني بلام ناخوش كتو جولي ابي بشيويك انسان اك خوي بعقل وزان درويكي اواب قبل محمد بيد لبدم قاو خوارنو همو كشي جيان شار سركات او انجاباتشن درويكي كبينينوا أم دراني تريش طبعا هروكو أنا وان همو ما ديو معنا جو معلي ولا فيسبوك ولا يوتيوب لا تزور من دنياكم هي بس أمانا بالبجار بوي كاتكزور لوي برزنا كرم يكي لبان خوازكاني سعودية وارزام كنالي حكمة ووتي أما مرخوم جملي برزان طبعا برزي كش بشيوش كجولي بو لايكي كوي ترخو درو باجي لسنة اركز بعرزي خو دريجك او كورتك او كوي هتلرشي اكان كديان بيخوان السنة كانش كديان بيخوان وتي بابيرم بو يراو متوا ككاتك سواري كربو بكرتشو بازار بو نيرشو كرك هاتو تزمان بيو تو زور بختوري كوا لقل منا سفركيت ايش زوري سرسورما كرهاتو تزمان والله ميدات والله بوشي على چونك رچالكي من ياخد من رچالكم اقريتو سر او كري كبيغمر بكاري هناو بو هاتو چو لناو مكة ومدينة على تلك ابراج اللي على دسم كل بقريان ودابزي وناچواني كركم ماچكر اما يكي كان كسيكي السعودية مش هرخون بيوم ليبو تزبر تمانوتي رمضان بو يا عربي استن بيوم درو سواري سيارة كم بچم بو بان نيوجي اواري رمضان بربانكش كيموتي دو سيارة كنت ديسان بانزين بيانا ماو اوي سيارة كهاتا وجوابوتي برزم بيوستي ببانزين نية چونك رمضان ومنيش بروشو ليخرب توكل على الله أما إجابابين سر هندي دروي كردي برزان يعني كألين باسي دروي كنتنها أما هنية بعرب بالكو كرديش دستي بالان بانخوازكاني كرد لا درو كردنا بس يمكن زين أوان شيء ألين
یەکێ لەوانە مامۆستا عەلی باپیر بوو لەوانێت ئێوەش گوێتان لێ بوو لە کەناڵی خۆیان بوو یا چ کەناڵی تەلەڤیزیۆنی باسی وە کردوتی من شەو خەوم بە محەممەدەوە بە پێغەمبەرەوە دیوە و پێکەوە میوەمان خواردەوە وەکو مامۆستا حەمەد سەعیدی گندۆرەیان پێوە خواردووە پێکەوە خواردووە زەریبەی با بڵێن درۆکردن زەریبەی لەسەر نییە کەس ڕاستی یا ڕازی بەڵام ئەمە جۆرێکە لەوەی کەوا بۆ خۆبرنە پێشوو یعنی عەلی باپیر لەوە ئێوە من مەرتەبەیەک چەند مەرتەبەی لە ئێوە گەورەترم لە ئێوە زیاترم لە ئێوە پێشترم لەبەر ئەوێ من گەشتنەوە ئەو حاڵەتی کە خەو لەگەڵ محەممەدا دەبینم و پێکەوە گندۆرە دەخۆین کەواتی تر ئاگاتان لە من بێ زیاتر پیرۆزی بدەن بە من ئەمە یەکێ لە عینەکانیەوە مامۆستا هاوڕێ بانخوازی یەکگرتوو با بزانین ئەم چیەڵێک کی خوشی باشی شیخ وای گوره لدو کلمه کوی کردو ایش چیه؟ افرمه ولهم فيها ما يشتهون هرچیو حد نبی عادی هرچیو حد نبی بيجوت يا رسول الله اگر فلان حدي لمن عوبون بو حتما لمن عوا اوتي بيك لحظه بيك شاودو كاس كش بربي ومن على كجبي وديت اخوارو داري شيدي كابنا اوتي يا رسول الله اخوا من حسب للزرعات اخوا لي لباشتا زرعاتكم پیغمبری صلی الله علیه و آله خواهی گوره پیاله عبد نکرد تیر نبود بار الله لخواهی جابت بخواهم عادتی و قسمو لدنیا حزم لقیامت لیرش الفرحات يوكم جعل بيك لحظة توكاش تري وفوضى بي وقورجة بي وعدوريته برحمة كشية بردمي ليه آوايا ليه آوايا آخر ما مسيب الرئيس أما اللي تشع علميك لا تشوف فلسفيك لا تشوف عقل ومنطقك هي قبول يكاك كسيك بيوي منالي بيه هر بتشركيك بتشاو تروكانيك سكيشي پر بيه قورج بيه بيت الدرو وددانش يقصي شكات اما جواز لي بينا لشون يكترى على شي هر ما مستعاوري عليه لبهشت همو كزيك تمنيانه ايش سيوسي نازم بو سيوسي نوسيون درێژی هەر کەسێکیش 30 مەترە هەموو کەس بێمە و سپی و ساف و لوس و نازک و نازدارن هەر کەسێکیش بیۆ شانێ دابدا پشیە بووە سەرخێ بشکێنەوە 70 ساڵی پێدەچێت ئاخر مامۆسای بەڕێز تۆ بێنە بەرچای خۆت 33 مەتر بەرزی ئەمە شاخێکە بۆ خۆی یعنی چ معنایەکێ چ جەمالێت لەو جسما هەیە خاسن ئەگەر یەکێ بێت تۆزێ قەڵەویش بێ و بخۆی بێ بە شاخێک لە هەمووی سێرتر خۆی ئەکەوتە درۆوە ئەڵێ کەسێک کە بێوی مناڵی بێت یەکسەر مناڵەکەیشی ئەبێ لە دایک لە لەحزەیەکە هەمە بێ باش کەواتە ئەو مناڵە بێ لە دایکە بێ 33 ساڵ بێت چونکە هەموو کەس تەمەنی 33 ساڵە وەڵامی ئەمەی پێ نییە یا هەر هەمان کەس باسی ئەوروپا ئەکات باسی ئەوروپاکە بە دوو جۆر یعنی وەک ئەوەی کەوا دوو کەس بوو بێت ئەوروپا لە شوێنەکە ئەڵێ ئەوروپا خەڵکی ئەوروپا هەموو بێ ئەدەب و بێ ئەخلاق و بێ ڕەوشت و بەرازخۆر و حەشیشە خۆر و نەعزام چی و چیتێ هەرچی سیفاتی ناشرین هەیە لە دنیادایەتێ پەر ئەوروپیەکان بەڵام لە لایەکە 180 دەرەجە پلێ ئەوە قسەکە پلە دژی ئەوە قسەکە گوێژ لێ بکرن ئەمە ئەوروپیەکان بابزان ئەو لە چی
بینین ئەها نوع پێشکەوتنیان بەسەر هاتووە تەیارەیان تەیارە دروستەکەن بە عاسمانە فاروق هەڵەیان ئەچێ بۆ ئەفتێرەکان سەیرەکەین مەفاعیلی نەوەویان هەیە فەیسبوک دروستەکەن تۆ قسەی تیاکەی کارەبای شار وڵاتەکانیان هەموو مەفاعیلی نەوەوی دروستیەکە لای ئێمە تازە کۆمەڵە سەدە کۆنێکە کاتی خۆی استعمار بۆی دروست کردوین یاخود بە مەکینەی دیاڵبوڵ و نازانم چیمان کردەوە بە مۆلیدە کارەبا بۆ ئێمە پەیا ئەکات کارەباکە سەعاتێکی و سەعاتێک نییە سەیرەکەی ئەگەر تۆ دێت پێشکەوتن کە بە ئێمە ئەگات دڵۆ بەسە ئێستا بە ڕێزانگیۆتان لێ بوو هەر هەمان شەخص دوو جۆر باسی ئەوروپا جۆرە بەرەڵای و هەموو سیفاتێکی ناشن جۆرێکە ئینسانن پێشکەوتون تەکنەلۆجیانە خزمەتی ئینسانیەت دەکەن شەرمیش ناکە وەکۆر وەرە پێ بڵێ ئەمە توێڵە نەخێر من نی جا بابێنە سەر دکتۆر عەبدولواحید دکتۆر عەبدولواحید بە زمانی کەسێکەوە گێڕێتەوە ڕیوایەکی سا گوێتان لێوێ نەناوی ئەو کەس ئەهێنێت نەناوی ئەو وڵاتە ئەوروپی ئەهێنێ نەناوی ئەو شارە ئەهێنێ لە ئەوروپا نەناوی ئەو ئافرەتەش هێنێ هیچ تر خۆی لە گیرفانی خۆی دروست کردو ئەمەش باسی چیەکە باسی وکەکەوە لە ئەوروپا ژن چەوساوەیە نەگبەتە لەژێر لێدانایە پارەیان نادێتێوێ خۆیان پارە پێداکەن ژنی ئێمەش هەموو شاژنن باگێ بگری کابراایەکە لە ڕۆژی کاتوو لە ئەوروپا تەکسیەکی بکرێ بڕۆ بۆ فڵان لە ڕێگە کۆپی نەقسا دەنگی ناسک بوو خڵاوێکی لەسەرا بوو زۆر دقەتم نەیە سایە کاتم چۆ بسەرەوە وتی چیەکەی وتم شێخم زانای ئاینی تیژنەکە و تیژنێکی عەبا بەسەری ئیماندارم هەبوو لە وڵاتی خۆمە بردبوون ژنەکەم ژنی ماڵەوە وتی حاڵی بووم بەس چیەکە ئیشی چیەکە وتم هیچ ناکە لە ماڵەوەیە تی چێ مەسەفیتیاکە وتم من وتی چێ پارەیاتی وتم من تی چی بۆ کرد وتم من وتی تەکسەکەی ڕاگرت چۆ پاڵ پارکەکە وەستا چۆن ژنەکە چۆن ئیش ناکە وتم ئیش ناکە وتی بۆ دەریناکەی وتم ژنمە چۆن دەرێکە دایکی مناڵەکانمە وتی دەستی کرد بە کریان لەشەکەی لا بۆ قژێکی زەر هاتە خوارەوە وتی من پیاوەکەم ئالە و گەراجە پیتەر ئەگەر ئێوانە بەقەرە و پارەنە بە مۆنام کاتەشودەوە چۆن ژن لای ئێوە ئەمڕێزەی چۆن ژن لای ئێوە سەمەکەی بن بەرەوە بۆ وڵاتی خۆتان لێ بم کە بە شاژن شاژنمان نییە ئێمە یەکەس دەیە شاژنەوە مەلیکێ وتی ژنی ئێوە هەمووی شاژن دەگوێ بگرم زار شاژن دەژن لای ئێمە گوێ بگرن ژنی ئێمە هەمووی شاژنە خۆشی بستەکەم گوێ بگرن لو في حاجه مزعلاك او حاجه حقدك ان هي تعمل كده ولا كده اضرب على طول فالعصا اضرب كسر دماغها بقول له كده يعني وهؤلاء هم الرجال لەلایەک ئەڵێ کە لە ئەوروپا ئابوو شێوە باسی ئافرەتی ئێمەکە هەموو شاژنن بمبەرەوە بۆ وڵاتی خۆت ئەمە ئەگەرێکێ لە ئەوروپا نەژیایە وەکو منەوە 30 ساڵێنە تا ڕادێم هەندێک شتی توش بۆ وایە بەڵام قەناعەت تا بێوانەی لە ئەوروپاژن ئەو ڕێزەی لە ئەوروپا هەیە بۆ ژن 100 ساڵی کە ناگاتە لایم خاوەن ئێرادە و کەسایەتی خۆیان ئیشی خۆیانەکەن شتێ ئەمە لەکوێ هێنا ئەم ساختەخسێ و پەچەکەی لابرد و گریا و بمبەنەوە بۆ ماڵی خۆتان ئەسڵەن ئەوان بەزیان بە ئافرەتی ئێمە دێتەوە کە ئەی بینە ئابۆ زۆر بەزیان پێاتەوە زۆر لە هەمووی خۆشترەوەی دوای ئەو کابرای مسرێ نازام تێگەشتنیاڵێ ئەگەر ژنەکەت مخالفەیەکی بچووکی دارێ هەڵگر لێیە بێ بە دەماغی بشکێنە ئەمە چەنی بەچەند لەگەڵ قسەکەی هینا دکتۆر عەبدولواحید دکتۆر عەبدولواحید جارێک کە وابزان پار ویا پێرار بوو لە یەکێ لە کلیپەکانیا کە و خیتابانەیە ئەڵێ کەنیسەکانی سوید وایان لێ هاتووە ئێستاکێ ئێمەی موسڵمانان بانگ ئەکەن بۆی لە کەنیسەکانە قسەیان بۆ کە چون کەس ناچێت بۆ کەنیسەکانیان دووهەم ئەڵێ زۆرێک لەو کەنیسانە ئیسا ئەیانێ بیفرۆشن بە موسڵمانەکان چونکە کەس ڕوویان تێناگە و موسڵمانەکانش کردویانن بە مزگەوت ڕاستێکی من ئەمە زۆر ڕایوەستان وتم ئەم شتە 100% ڕاست نییە برادێک 25 ساڵێ لە سوید دەشی
تا ڕادێکی شەگا بە خەزم مەمسەلەکەم بۆ گێڕاوتی بەسەر چاو مەجالمە 5-6 ڕۆژ بە دواچوونەکەم ئەو بە ئیمێل و بە تەلەفۆن پەیوەندی کرد بە شوێنەکەی پێڵەن ئەنجومەنی کەنیسەی سویدی ئەو دوو پرسیارەی لێ کردم بەر لە هەموو شتێک بۆ فرۆشتنی کەنیسەتی ئەسڵەن ئێمە کەنیسە بە هیچ جۆرە بۆمانێ بیفرۆشین نایشی فرۆشین وتی چونکە کەنیستەکان هەمووی کۆنن کە ئەو کەنیسەش کۆن بوو ئەبێتە مڵکی دەوڵەت مڵکی دەوڵەش ئەبێتە چی ئەبێتە هین چی پیاڵێن ئەوەی کە کۆنەمێتۆ بگۆرە ناوەکەم لێ بچوو شتێکە بۆ میلەت بمێنێتەوە ئاسەوار بگورە ئەبێتە ئاسەواری دەوڵەت کەس بۆی نییە دەستکاری بکە کەس بوو وتی حتا بۆ چاکردنیشە بێ ئەوان بێن چۆن چاکەکەینێ بۆی لە معالیمی ئەسڵی ئەو کەنیسەیە تێک نەچێت وتی هیچ جۆرە بە هیچ جۆرە ئێمە کەنیسەمان نەفرۆشتووە با بێت ناوی یەک کەنیسەم پێ بڵێ ئەو کەسە ئێمە پێمان فرۆشت بن سوپاس یەکەم اینجا دوای ئەوە بۆ مۆزوعی دووهەمیشی وتی بە برادەرەکەی توتی ئەوە بەو شێوە نییە کە ئێمە خەڵ بانکەین مسلمان بانکەین لە کەنیسەکانمانە قسە بکەن وتی هەموو کۆمۆنێک بۆی هەیە لە کەسێک لە ئەتنیکەکانی تر لە ئاینەکانی تر لە مەزەبەکان چونکە ئێمە تۆلەرە ڕاستمانێ و کراوەین با بێن لە کەلتوری خۆیان لە ئاین خۆیان قسەمان بۆ بکەین لە قاعەیەکە لە هۆڵێکە داشین قاو و چاو کێکۆم وتی ئەمە بەم شێوە تی نەگەر ئیسلامتی زۆر کەسی کێشمان بان کرد و بێ باوەڕیشمان بان کردو تی چونکە ئیمانمان بە ئازادی هەیە ئەم دوو شتێک کرد بەوە برادەرەکەم نامەیەکی نووسی بە ڕوونکردنەوە بە هینی لینکی ئەو بە ڕێزێشەوە کەوتی بە لینکەکەی بدەرێت تەلەفۆن بۆ بکە بڕاتامێ وەڵامی دەدە پاش 3 ڕۆژ تووبی ئەوە سکرتێرەکانم وەڵامت دەدەنەوە تا ئێستش وەڵامی نەدایە ئەخە چۆن ئەبی تۆ شتێکی وا بکەیت بە هین ئەگەر شوێنە زۆر چۆڵ بێ نەک ڕووخابێ و مۆزوعێک بەستە بڵێ کەنیسە لە سوید فرۆشتیانە کرا بە مسکەوت ئەو جێگەی هینە باوەڕ نییە یا حاجی کاروانمان هەیە ئەم حاجە چی ئەڵێ داری بەهەشت ئەوەنە گەورەیە هەر لقێکی نازان بەشتی جلی چەند کەسەکە سشتێ ناگەم ئێمە لە بەهەشتا بین جلمان بۆ چییە هەمومان ڕوتین بەس با دوێ لە خۆی بگیری باشترەوەی منەوەکو بە هەڵە بیگێڕمەوە بزانێ ئەڵە چی خۆی ببورن ڕێزانم یا با بگەڕێنەوە ئێرە لیست وتمان حاجی کاروان ژنی تەکسیەوە هیچ داری بە 6 ئەمە تا گوێ بکرێن قسەی شەکاو دارە ها ئەم دارە کە پێی ئەڵێ چۆن ئەڵێ قسەعەتی لەگەڵ دارەکەیە جنت بۆ دروستەکە خەیاتە بەس تەنها یەک گەڵاداری ئەو دارە لە شکلی دوێکی وایە ئەم ئومەتە سێبەری بۆکە ئەوەندە گەورەیە تەسەوڕکە ئەو دارە ئێستا داری ئێمە سەوزە ئەبینی سەوزە داری ئێمە ڕەجاهەیە سوورە پایدان هەیە زەردە ئەو گوڵە شیرە ئەفەرمێ ئەو ڕەنگەی دەودارە بینیوە نازانم چەند ڕەنگە و چۆن ڕەنگیەکە بازانی چی ئەفەرەکەم کەواتە گوێتان لێو بەڕێزان دارێ لە بەهەشتا قسە ئەکا جل ئەدوورێت هەر گەڵایکی بەقەی نازان چەندێکە بێت ئەوە بابێن لەسەر قسەیەکی کە ئەم مامۆستایە حاجی کاروان ئەڵێ وتی یەکێ بۆی گەڕامەتەوە لە مەکە و مەدینە کە ڕۆشتۆ بووەوێ لەوێ ئەسحابەکان کە لە شەڕی ئوحودا کوژراون نێژراون یعنی 1400 ساڵە بێت زیاتریش ئەڵێ کە لافا و هەڵی کردووە لافا و باران لاشەکانی هێناوەتە دەرەوە لە سێرەکە ئەو لاشانە وەکو ئێستا خرابێن گۆڕەوە هیچ شتێک نەچوون نەرم
چاویان کراوەیە هینی کەئەنەما ئێستا خەوتون ئابۆ شێو باسیکە پاش 1400 ساڵ لاشەی هیچی بەسەرانە هاتوو ئەمە هینەکەیڵە گرم بۆ خۆتان بابینە سەر عەبدولەتیف سەلەفی زۆر بەمانەی ناسن عەبدولەتیف سەلەفی کە قسە دەکا وا خۆی نیشانە بەلای مەڵێن مەڕی مردوو ئەوەنە مؤەدەب ئەوەنە ڕێکپێک ئەوەنە بە وقار بەڵام لە ژێرۆ چی بێت عەبدولەتیف سەلەفی باسێکا لە شوێنەکە لە خۆتبەی لە بەهەشت مزگەوتی باش ئەڵێ ئەوانەی لە نێو کافرەکانە دەژین ئەوانە جێگەیان جەهەنەمە حتا گاتەوە حادی ئەڵێ تو ئەگەر تو ئەبێ لە شوێنەکە لەگا کافرەکانە بژیت زۆر دووربی بەمەرجی بەو شێوەی کەوە ئاگرتان لێکۆ دیار نەوێتە ناو ئاگری و کاتە چۆن بووە با گوێ لە میش بگرین بزانین ئەڵە چی چێتە ئەوروپا کافرە حاشا وەکەلا بابێنن لەگرتە ڤیدیۆیەکدا لە نووسینێکی مندا بڵێن ئەو کەسێک چێتە ئەوروپا کافرە هەرسا خۆی پەشیمانە بێتەوە فەرمێ من بەریئم لە هەموو ئەها گوێ بگرن کە لە ناو کافر و مشریکدا دادەنیشتێ و ئیقامە وەردەگرێت ئەنە بەریئ من كل مسلم يقيم بين أظهر المشركين فەرمێ من كنێراوی رب العالمين بەریئم لەو کەسە کە دەچێ لەگەڵ کافر و لەگەڵ مشریک دادەنیشێ و ژیان لەگەڵ ئەوان دەباتەسەر هەر نوێشکە بۆ خۆت و هەر بڵێ ڕەمەزانیش کە هات بە ڕۆژوو دەبمو بەخوا پارەشم هەبوو زەکات دەدەم و بەڵام سوێن دەخوا پێغەمبەری خوا نێراوی خوا لە تۆ بەریە گوێتان لێوە بوو لە پێشە چۆن باسی ئەوانە کاکەوا لە ئەوروپا ئەڵێ من هیچتی وام نەوتوانێکەوە ئەچنە ئەوروپا کافرن یا بێدینین یا لە ئیسلام لایەندا هەلێش ئاڵە شتی وام نەوتۆ بەڵام دوای بۆی لێدەنەوە قسە ناکڵە فەرمووە تا خۆت چی دوتۆ پێشتر ئیترە درۆ لەمە گەورەتر چی بێت هەر عەبدولەتیف دووشتی تری سەیری هەیە یەکیان ئەوەیە کەوا لە یەکێ لە خۆتبەکانی هەیە من طبعا هەموویم هەیە بەڕێزان بەس نامێ هەموو بەوە سەرقاتان بکەم ئەڵێ هەر کەسێک جگە لە خۆشەویستی خوا لە دڵیا بوو ئەوە جێگەی جەهانەمە هیچ شتێکی لێ قبول نییە خوا دروستی کرد بووی تەنها خۆشەویستیمان بۆ ئەو بێت جێگەی ئەوی تیا دەبێتەوە و هیچ خۆشەویستیەک حتا خۆشەویستی دڵداریش مەقبول نییە لە ئیسلامە باشە الحەمدو بڕۆمان پێکرد کاتێکە تەلەفۆن بۆ چاوان دەکات چاوانش کێ ژنێکە مێردی هەیە ئەم دڵداری لەگەڵا کردووە کە بەبێ شەرە هەڵەیە گوناح تاوانبارە بێ پەشیمانیشی کردوێتەوە هێشتا مێردیتی هێشتا لەولا تەلاق نەدا ئەم چۆن ماری بڕیوە لە خانەکەن ئەگات ئەو شتتان لێ ئەڵە چی لە تەلەفۆنەکە ئەڵێ هەناسەکەم ئەی هەناسەکەم بڕوا بێ لەو ڕۆژەوە کە تۆم ناسی و خۆشەویستی تۆ لە دڵما چەسپی و من دڵم هیچ خۆشەویستی کەیتیان نەماوە جگە لە خۆشەویستی تۆ نەبێ هەموو شتێکم لەبیر چۆت واتە ئیسلامی لەبیر چۆتەوە خوای لەبیر چۆتەوە پێغەمەری لەبیر چۆ قورئانی لەبیر چۆ دڵی ئەو هەمووی پڕ بووە لە دڵ خۆشەویستی کێ چاوان ئەمە دووسێ ئەم درۆزن و دووڕوێ ئەو کابرایەکە ئای بیش ناکە ئەم جا پەشیمان پاساوە هێنێتم درۆیەکی هەر دیسان خۆم گوێ لێ بوو لە خوتبەیەکە ئەڵێ مزگەوتی باش ئەڵێ سەلام سەلامی خوایە هەر کەستان دی ناسیتان نەتان ناسی ئێوە دەبێت سڵاوی لێ بکەن چونکە سڵاوی خوایە بەوە بابزوونی هەست و خۆشەویستی و نور ئەهێنیتە دڵی بەرامبەرەکەتەوە بەڵام پاش ماوەیەک ئەویشم هەر بەدەنگ هەیە تەلەفۆن بۆ کەسێکی هەوداری خۆیەکان موریدێتی چیەتی خوانە لێمە حیزبی درۆکەن حیزبی سەلەفیەکانیش سەرزەنشتێکی پیسێکات هەر ئەوە ماجنێ و ناشین پێ لەبەر ئەوەی کەوا سڵاوی لە کەسێک کردووە خزمی خۆیانە و لە گەرمیان و سەر بە کۆمەڵی ئیسلامیە کوڕەکە زۆر بە
ئەدە و پێڵ آخر مامۆستاگیانەوە خزمی خۆمە خزمی نزیمکە ئەڵێ با خزمی شوێ با باوکەوێ با برابێت نابێت تۆ سڵاوی لێ بکەیت حرامە 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 ئەمە چەنی بەچەند تۆ لەلاڵێ نابێت سڵاو لە ئەو کەس لە لای کەشەڵێ نابێت سڵاوی لێ بکەیت چونکە حرامە لەبەرەوە لە شوێنی چکەیە یەکی چکە لەوانە زۆرم نەما بەڕێزانەوە پێنجەقەی کۆکۆتایی پێێنم کاتم زۆر گرتن یەکێکی لەوانە کابرایەکە ئەڵێ نەناوی وڵاتەکە ئەهێنێ ویلایەتەکە ئەهێنێ نەناوی شارەکە ناوی شوێنەکە ئەڵێ لە ئەمریکا تابلۆ هەڵواسراوە چەندین تابلۆ باسی وکە کە محەممەد لە ژنەکانی خۆی نادا باشە بیە نەبیری خۆتان ئەمریکا بەرەڵای هەر لە خۆ خەڵک چ تابلۆ هەڵواسێ وەکو لای خۆمان لە سەرجاد و ڕێگابانەکان لێ هەموو بەیاسایە بۆ ئەم تابلۆی هەڵواسی بە چ مەبەستێ کێ ڕێگەی پێدا کریسیانەکان خۆیان ئەبێ قسەیە بکەن عەقڵ قوبوڵی بکات با گوێ لەوەش بگرین لەناو ئەمریکای نووسرایە محەممەد قەت لە خێزانەکانی خۆی نەدایە لەناو ئەمریکای نووسرایە محەممەد قەت لە خێزانەکانی خۆی نەدایە يا أوروبا اسمعوا يا عالم اسمعوا والله محمد ما فيها مؤاخذة كإسداك أبو شاهدي ددن كبقطعها هل ينواسي ومحمد قد آخرتنا دعوات بانشيمون سروش ولاياتي ناوكيش ناساني ولا أجد دات بروري دكتي أجد ما في مرود ده ما في مرود ده في سيوا بانشيمون تو ياباني بانشيمون تو ياباني نا لە پێش ئەوە درۆکەی کەروتی لەو هەڵواسرا و باسی وە کاکەوە محەممەد لە ژنەکانی نەداوە اینجا لە جاتی ئۆباماش باکیمۆنی کرد بە سەرۆکی ویلایەتەکانی ئەمریکا کە وەختە سەرۆکی نەتەوەیە گرتوەکان بوو لە کۆریشەوە کردی بەیابانی ئەمە زانیاریەکانیانم بەڕێزان ئاخر کلیپ کە ئەمێ پیشانتان بدەم بەڕاستی زۆر کاریگەر و زۆر ناشرینیشە بەس ناچارم پیشانی ئەوەی بدەم و یاخود گوێی لێ بگرن ئەوش ئەم کلیپە ئەوەیە کەسێک بە نای مامۆستا مەجید خەو دەبینێت بەکیەوە خەو دەبینێت بە پێغەمبەرەوە لە خەوەی دەکەیدا نزیک بۆ تۆ خواخی ڕیزی گرتووە لە دەرگایەکە بچێتە ئەوێ و بە بکەی بە شوێن سەر پێڵاوەکانی قاچیکە ماچیکە شتێکی ئاوە ئەڵێ لەو کاتا ژنەکەی هاوسەرەکەی خەبەری کردەوە کە خەبەری کردەوە زۆر بێزار بوو زۆر تووڕە بوو قسەی ناشرینە نوع ئەشکال بە ژنەکەی وتووە ئەڵێ یەکشپی وتووە و ژنە چوزانێکە تۆ خەوی وا دەبینیت خۆ غەیبی پێ نەبووە ئەڵێ خەوتەوە با بڵێن پاش 10 دقە ئەڵێ خەوەکەی تەکمیلە کرد یعنی دووریانەوە خەوەکەی ئەم جارە محەممەد خۆی هات بۆ لای پێی وتووە مامۆستاگیان مامۆستا مەجید ئەتبینم غەمباری بێزاری چیتە ئەوش پێڵێ وەڵا شتێکی وا هەبوو ئەڵێ بە قوربانم دەوەرە مشکلەیەک نییە چی ماچ ئەەکەی ماچی بکە لە لەشی من ئەڵێ منی چوم کێری ماچ کرد کێری ماچکی سابەتان لێ ئەدەم بەڕێزینە ئەمە قسەیەک نەبوو لە بینی 2 کەس و 3 کەسابیکە ئەمە قسەیە بوو لە مزگەوت لە ڕۆژی وتاری ڕۆژی هەینیە وتی هەزارا خەڵک گوێی لێ ئەگرن بەداخەوە ئەوانش کە گوێی لێ ئەگرن لە جیاتێ تویشی شۆک بن لەگەڵ ئەوە ئەدەنە هاوار و ئەڵڵاه وەکبەر و قەڵپەی گریان جاوەرم بێنە بیری خۆتان ئەو قسەی ئەو مەلا مەجیدە کردی ئەگەر یەکێکی ئەلمانی بێدین یاخود ئەتایست یەکێ لەوانی بکرا 1001 ناوناتورە و بێ ئەخلاقیان نەخستە پاڵی بەڵام بۆ خۆیان زۆر ئاساییە بە ئاسایە باسی زەکەری محەممەد بکە کە ئەم ماچی کردووە هیچ هینێک عیبێکیشی تیان نییە ئاخر هیچ نەدۆزێتەوە باسی بکە ئیلا ئەو هینە نەوێت ئەو مەوزوعە نەبێت کە بەڕاستی من خۆم شەرمەکەم باسیەکەم مەلایەک بێ باسی ئەوە بکە زەکەری محەممەدی ماچ کرد لە خەویە با گوێ لێ بگرین
ئەمە بەنای ئەوە گێڕێتەوە. کوێن لێتان جوابی سوالەکەی پێوت بوو بە تۆم وت ئەمەی کە لەو مهمترە لەو سەفەرەی کردووە کە من خۆم لە خزمەتی مامۆستا گیانا بوو کە چون بۆ ئیجازەنامەی فەقێکان وەختێک ئەم بەحسەمان کرد بەحسی محەبەتی پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم مامۆستا فەرمووی شەوێک لە خەڵما رسول الله صلی الله علیه وسلم لە ئوتاقێکا بوو خەڵک سەفیان گرتبوو بە نەوبە ئەچۆن زیارەتیانە کرد منیش چوو بوومە ناو سەفەکە و وێستا بووم و نۆبەم هات لە دڵی خۆمەوە مشتم گرتبوو هەر ئەو نەدرگاکەم کردووە چوومە ئەو دیۆ بۆی رسول الله هەڵنەسێت و سەرجۆ تووشی عەزیەت نەبێ و منیش نەگەمە سەرەوە بچم دەستی زیارەتکەم فەوری بە سینەخێ دەڕۆم و باوەشەکەم بە پای پێغەمبەرگیانە و دوومە ئەچیەکەم ئەفەرمێ مامۆستا فەرمووی بۆ منێ گێڕاوە فەرمووی وەڵات درگایان کردەوە و نۆبەم بێت بچمە ماڵەوە خێزان لە بانگی کردم مامۆستا وتی کە خەبەرم بۆ شێت بوو چونکو ئەمە ئاواتمان بەدەکمەن شتیوان ڕێکەوت بێ بۆم و شتیوان بۆ ڕێکەوت بێت لەبەرەوە زۆر ناڕەحەت بووم زۆر ئەوان هەیە دەمپی دوور لەو فەرمووی هەرچی ناشرین بوو لە داخا کە ئەو دیدار و ملاقاتەی لێ تێگام بە خێزانمە وت مامۆستا فەرمووی هەرچی خاو بەدەممانەم گێڕاوە تووڕە بووم لە خێزانم وتی منیش لەویا بووم کە بۆ منی ئەگێڕاوە مامۆستا گەرتی ڕەحمەت بێت منیش وتم دەی قوربان خۆ خێزانت غیبی پێ نەبووە لەو عالەمای خۆ خێزانت غیبی پێ نەبووە لەو عالەمای بۆچی ئاوات کرد نەترسای پێغەمبەری خوا بڕەنجێت و ئیتر بۆ هەرگیز خەوت نەیەتۆ خەوت بۆ وات کرد لە خێزانێک بۆ دڵی یەشان بۆ بەناحەقە و قسانتە پێوت و تووڕە بووی لەی خۆ ئەو غیبی پێ نەبوو باوەڕ ناکەم تازە پێغەمبەری خوا بێتە خەوت ڕاستاگیان زەردەخەلەیەکی کرد و فەرمووی سەیدی وەڵات دوایەوە بە بێتاقەتی و خەمی ئازیز و خەوتم سرم نایەوە پێغەمبەرگیان هات باوی کردم مەجید بۆ ناڕەحەتیەوە چوە باشەکەی وەرە باشیکە چوە حەزەکەی باشیکە چوە پێخۆشە باشیکە ئەوش نیشەی پێغەمبەرگیان نیشەی رەسوڵ الله ماشکە ئەمە مامۆستا بۆ منی گێڕاوە قەسەم بەخوا بەجێسکەی خۆما چوە خوارەوە دوو بە دوو بووین ئەمەی بۆ من گێڕاوە تۆ مازامەجی ئەمەیە جا خۆشەویستان ئەوەش دەنگەکەی گوێتان تێوە بخۆ تر هیچ هینی تیان نەبوو بڵێ من دروستم کردایی کە دروستی کردەوە خۆی بەدەمی خۆی ئەڵێ کێری محەمەی ماچ کردووە لە خەویان بەڕێزان من یەک بە کورتی 2 دقە یەکی کەماوە بۆتان لە گەڕوەمە زۆر هەزەلیە مامۆستایەکێ لە هەولێر باسی بەهەشتەکە یعنی ئەوە خۆش باسیەکە ئینسان خەریکە بڕای پێکە ئەڵێ کە لە بەهەشت ئیتر ئەچی بۆ ئەوێ بۆ سۆپەرمارکێت مۆڵە نامسۆ عەرەبانە بە عەلاگە پڕەکەی کەس پارە نادا یەیتەوە لە ڕێگایتر یا لەوێ ئەم برادەرە بینی ئەو دراوسی ئەبینی ماچی ئەەکەی دائەنشی لەگەڵ یا خزم ئەبینی باس و خواسی دنیا ئەگێڕنەوە وتی جەوێکی خۆش دروستەکەین بۆ خۆمان ئەی باشە مامۆستاگیان ئێوە خۆتان ئەڵێن لە بەهەشتا ئارەزوی هەشتێ بکەی هەر ئارزوو کە قسەمەکە یەتە ناو دەمت ئەو چوار بەحریشی لێ لە هەنگیون و لە شەراب و لە ئاو و نازام لە چی بچی ئێتە تۆ خواردنە بۆچی ئەم عەلاگانە بۆچی پڕەکەی لە سۆپەرمارکێت و ماڵەکان کێ بۆ لێ ئەنێ یعنی ئەبێ قسێ بکرێ بەڕاستی من ئەمە زۆر پێکەن یعنی ئەوە خۆش باسیەکرد من خەریب و بڕوا بکەم بەڕێزان من تقریبا شتێکی ئەوتۆم نەماوە هیوادارم بە دڵتان بووی ئەو بەڕێزانش کە قسەی ناشرینیان بۆ نووسیم سوپاسیان ئەەکەم ئەوە بێگومان ئەوە کەساتی ئەو جۆرە مرۆڤانە نیشان دەدات هیچی کەیان پێنێ با لە جاتی بێن دیالۆگ بکەن لەگەڵمانە شتێکی ئاوا بکەن لە جاتی واز لە عنف بێنی واز لە قسەی ناشرین بێنین واز لە سوکاتی بەیەکتر بابێن دوو قسەی ڕێک و پێ بکەین سوودێکمان هەبێ ئێمە شتێکمان پێ ئێوە شتێکتان پێ بابیگەێنین بەو خەڵکی کەوا جۆمالێک بەڵام بەوڵای بە قسەی ناشرین و بە جنێودان و بە سوکاتی بڕواتان بێ هیچ بە هیچ ناکەن هەر ئەگەڕێنەوە بۆ دواوە جا لەبەرەوە داوایکی برایانم لێتان هەیە هەوڵ بدەن خۆتان بگۆڕن بە شێوازێکی کەبیر بکەنەوە بە شێوازێکی زۆر ئینسانانە و مەدەنیانە و عاقڵانەتر و زۆر سوپاس ڕێز و سڵام بۆ هەمووتان هەیە هیوادارم سوودێکم بە ئێوەی بەڕێزگەیان بێت
و ببورن لەو هەڵە و کەم و کوڕانەکەەوە ڕوویدا هیوادارم لە ئایندە شتێکی باشتر پێشکەش بکەین ئیتر بە هیوای دیدار لە بابەتێکی نەدا زۆر سڵاو و ڕێز و سڵاو و خۆشەویستیم بۆ هەمووتان خواحافظ